پیغمبر عليه الصلاة والسلام أفرمي أقل الدخول على الأغنياء أو إياكم والدخول على الأغنياء. إمام عمر أفرمي إياكم والدخول على أهل السعة. زور مچنە لای کەسێک کە ژیانی بەڕوا کراوەتەوە، زۆر گرنگە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کەم بچنە لای دەوڵەمەندەکان، کەم بچنە لای دەسڕۆکان، چووکەم بۆ نیعمەتی ئەڵڵا لەلاتان بچووکە بێتەوە. کاکە تۆ بڕۆیتە ماڵ کابراوە ئەو هەموو شتە جوانەی هەیە و ئاسکێ دوو ئاسک دا ئاسکی ڕقەوە کرێت و ئاسک لە تەلەڤیزۆن و لە ناشنال جیۆگرافیکا بینەڵێت خوا باوە نیعمەتە ئێمە هەمانە. مۆلیدەکەمان دوو ئەمپێرە دایما کوژێتەوە، ئەویش مۆلیدەیەکی داناوە نیوەی خانوەکەی تو گەورەیە. بچتە لای ئەم دەوڵەمەند و بچتە لای ئەو دەوڵەمەند و بچتە لای ئەو کار بەدەست و ژیانی خۆت لە بەرچاو بچووکە بێتەوە. نیعمەتەکانی خوا لای خۆت ئیهاناکەی، ئەو کاتە دڵت بچووکە بێتەوە، دڵت سەخڵەتە بێ. سەیری نیعمەتەکانی ئەڵڵا کە داوێتێت و سەیری ئەو دوو دەسەت کە، سەیری ئەو دوو چاوت کە، سەیری ئەو گورچیلانت کە ڕۆژانە غەسلت بۆ ئەکەن و پێویستت بە خەڵک نییە. سەیری خواری خۆت کە وەکو پێغەمبەرە فەرمی عليه الصلاة والسلام انظروا إلى من هو دونكم أو أسفل منكم. سەیری خوار خۆت کە بەردەوام شکرانە بژێری نیعمەتەکانی خوا بی. بەڵام ئەگەر ئەم فەرمودە گوێ نەگرت و ڕۆژانە چتە لای ئەم دەوڵەمەند و ئەم ماڵەکە و هەموو پارەکەی تۆ ئەوەی قاتێ جوان بکڕی و لەگەڵ دەوڵەمەندەکانە بکڕی. بۆیە قەولێک هەیە خوێنمەوە لەو ماوەی پێشوا وتم ئینشاڵڵا ئەگەر تەمەن هەبێ بیکەمە وتارێکیش، بەڵام ئەمەیان زۆر گرنگە لەم کاتەیە نەک تەمەن دەرفەت نەدا. هەر کەسێک چووە هەر مەجلیسێک شایستە نەبوو بۆ ئەوەی کە لەو مەجلیسەیە بێ هەر ئیهانەیەک بکرێ قابیلێتی. چەند جار نابینی کابرا قاتێ جوانە کاتە بەری و ئەچێتە مەجلیسێکەوە ڕاتە لای ژوور، دوای یەکێ دێ لە بن گوێڵێ کاکە بێ زەحمەت بچۆرە لای خوارەوە پێش ئەوەی پێت بڵێین، چونکەم شوێنی تۆ نییە. شوێنی تۆ لەگەڵ فەقیرەکانە، شوێنی تۆ لەگەڵ ئێمەی داماوە. مەچۆرە شوێنێک کە نەک حیسابت بۆ ناکرێ، هەر قابلی تو نییە دانشی. بۆیە ئیاکم والدخول على الأغنياء، أقل الدخول على الأغنياء. کەم بچنە لای دەوڵەمەندەکان، کەم بچنە لای خوا پێداوەکە. ناڵێم هەجریان کەین کە چوویتە لای ماڵەکەیت بینی بڵێ وەڵاهی ئەگەر حەڵاڵ بێ باش، بەڵام ئەگەر حەرام بێ ئەمە دۆزەخە پێشەوەی بتنێرن بۆ ئەولە. بیترسێنە کاکە، کاکە تۆ تەمەسوحەکەی بە ماڵەکەیەوە، تەمەناکەی وەک ئەوت لێ بێ بەبێ ئەوەی بزانی حەڵاڵە یا حەرامە. ئەویش تووشی گومڕایەکەی خۆیشت ناتوانی وەک ئەو بی. بۆیە خۆشەویستان لە کۆتاییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە پێویستە ئێمە هەمومان ئەمە بڵێین. کاتێکە لە خەو خەبەردار ئەبووەوە ئەی فەرموو الحەمد لله الذي عافاني في جسدي. ئەوی سپاس بۆ ئەو پەروەردگارەی کە کاتێ نووستم بە لەش ساغی هەڵسامەوە بە لەش ساغی. خۆشەویستان زۆر گرنگە کە هەڵسی دەست ئیش بکە، چاوت ئیش بکە، گورچیلەکانت ئیش بکە، پێویستت بە هاوکارێک نەبێ دەستت بگرێ. ئەی فەرموو الحەمد لله الذي عافاني في جسدي. سپاس بۆ ئەو پەروەردگارەی کە وەها لە شولارم ساغە هاتمە خەبەرە، ئەو لە شولارەی کە وەها بە خەوەوە خزمە ناو جێگەوە بە لەش ساغی دەرم کرد. وەڕەدە عەلەیە ڕوحی، ڕوحی بۆم گەڕانەوە. ڕوح ئێمە کە هەر کاتێ خەوین ئەمرین خۆشەویستان، کاتێک کە ئەخەوی زیکرەکانت بخوێنە، بە لا ئیلاهە ئیلا اللهەوە بخەوە، بە تەوحیدەوە سەر بنە سەرجێ. بۆی هەیە کۆتا خەوت ئەم شەو بێ و هەڵنەچی، ئەم نیوەڕۆیە دوای ئەم بە گەرمایە خەوی بۆی هەیە هەڵنەچی. بزانە پێغەمبەر عليه الصلاة والسلام هەموو شەخسیەتی ئێمە لەم مزگەوتە کە ئەڕۆیتەوە مناڵەکان چاوەڕێی عەلاگاکەن کە دایکت تەلەفۆنت بۆ کات تەماحێکی پێتە بیبەی بۆ دکتۆر، کە خوشکێکت ئیشێکی پێتە بە هۆکاری شەرەفمەندی ئەو ڕوحەیەکە لە لاشەمانایە کە ڕوحەکەت نەما هەموو ئەم عەشرەت و خزمانە کۆ بنەوە زوو بدنەن لە چاڵ. بۆیە پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام ئەیزانی لەش ساغی نیعمەتێکە و ڕوح دووەم نیعمەتە کە وەها ئینسان پێویستە سوپاسی خوای لەسەرکە. ئەی فەرموو سپاس بۆ تۆ لە شولارم ساغە و ڕوحت بۆم گێڕایەوە لەسەر پێی خۆم بوەستم. وأذن لي بذكري، وإذن داوم ذكرت بكم، إذن داوم لسر توحيد لا إله إلا الله زندوب موا. بويا خوشەویستان ئەو نیعمەتانی کە باسم کرد نیعمەتی شکری پەروەردگار، هەر کەسێک شکرانەی نیعمەتی ئەڵڵا بکە ئەبێتە کەمینەکان پاداشتی بێشومار وەرئەگرێ. أقل الدخول على الأغنياء أو على أهل السعة. خۆتان لە خەڵکی دەوڵەمەند و دەستبڵاو خەڵکی خۆشگوزەران بە ئەندازەیەک بپارێزن بۆ ئەوەی ماڵەکەی ئەو تەئسیر لە تو نەکا، بۆ ئەوەی نیعمەتە کەموکاتیەکانی دنیای ئەو وا لە تۆ نەکا لە نیعمەتەکانی ئەڵڵا بێخەبەر بی کوفرانەی بکەی ئەو کاتە عیبادەتەکانتیش لێ وەرنەگیرێ.